هەوڵێک بۆ تێگەیشتن لە دۆزی ژن لە ڕوانگەی مارکسیزمەوە لە نووسینی ڕێواز ئەحمەدبانی خێڵانی بەشی سێم و کۆتایی. لەم بەشەدا دەمەوێت زۆر بە کورتی ڕۆشنای بخەمە سەر ڕۆڵی ژنان لە ڕووسیا و سەرکەوتنی شۆڕشی ئۆکتۆبر و دەستکەوتەکانی ژنان لە ئەنجامی سەرکەوتنیە و شۆڕشە. هەڵگیرساندنی جەنگی جیهانی یەکەم وەک هەموو جەنگەکانی تر کارەساتی بۆ میلەتان هێنا. لە ماوەی جەنگدا بێ ئیشی و برسێتی و بڵاوبوونەوەی نەخۆشی زیاتر تەشەنەی کرد. زۆربەی پیاوان پەلکێشی بەرەکانی شەڕ کران و پێداویستی هێزی کار ژنانی بەرەو مەیدانی کار برد. هەر لەو ماوەیەدا ژمارەی ژنانی کرێکار 3 هێندە زیادی کرد. ژنانی کرێکار بوونە هەڵگری بڵێسەی سەردەمێکی نوێ لە ڕووسیادا. لە ڕۆژی جیهانی ژناندا لە ساڵی 1970 زاینی ژنە کرێکارەکانی پیشەسازی قوماش و چنین کارگەکانیان جێهێشت و ڕوویان کردە شەقامەکانی پێترۆگراد، دروشمی نان و ئازادی، ئاشتی نێوان میلەتان و یەکسانی بۆ هەمووانیان هەڵگرت. پاشتریش ژنانی سەربازەکان و ژنانی ماڵەوە شاتنە ڕیزی خۆپێشاندەران و بانگەوازیان کرد تا هەموو کرێکارانی تریش بێنە ڕیزی خۆپێشاندەران. سەرجەم 50,000 کرێکار بە ژن و پیاوەوە بەشداری ئەو خۆپێشاندانەیان کرد. ئەنجامەکەی ڕوخاندنی دەسەڵاتی قەیسەر نیکۆلا بوو. هەرچەندە ئەمە یەکەم جار نەبوو ژنانی کرێکار بڕژێنە سەر شەقامەکان، بەڵکو لە شۆڕشی ساڵی 1905دا ڕۆڵێکی دیاریان هەبوو. سەرمایەدارانی ڕووسیا هەرگیز چاوەڕوانی ئەوەیان نەدەکرد کە ژنانی کرێکار ببنە پێشڕەوی بزوتنەوەیەکی ناڕەزایی سەرتاسەری لە ڕووسیا. ئەوان لەو باوەڕەدا بوون کە ژنان چەوساوەترین توێژی کۆمەڵایەتین، زۆربەیان نەخوێندەوار و هەژارن، هەر بۆیە ملکەچ و گوێڕایاڵن. ڕاستی ژیان ئەو بۆ چوونەی سەرمایەدارانی پوچەڵ کردەوە. گەلێ ژنی چالاکی بۆلشویکی ڕۆڵی ڕێخستن و سەرکردایەتی ئەم خۆپێشاندانەیان دەبینی، وەک کۆنکۆردیا سامۆیلۆڤا، سۆفیا گۆنچارسکەیان، ئەنا لیتڤیکۆ، ئەلێکساندرا کۆلۆنتای، ئێلینا ستاسۆڤا. لە هەمان کاتدا چەندان شانەیان لەو ناو کرێکارانی ژندا دروست کرد بە مەبەستی وەشیارکردنەوە و ڕێخستنیان. لێنین لە ساڵی 1970 زاینیدا دەڵێت لە ئەزمموی هەموو بزوتنەوە ئازادی خوازەکان دەکرێت سەرنجی ئەوە بدەین کە سەرکەوتنی شۆڕش بە ڕادەی بەشداری ژن دەپێورێت. یەکێ لە ئامانجە سەرەکیەکانی شۆڕشی ئۆکتۆبر ڕزگاری ژنان بوو لە چەوسانەوەی چەند لایەنە کە ڕیشەی لە کۆمەلگای فێوداڵیزم و سەرمایەداریدا داکتا بوو. خودی لێنین گرنگی زۆری بە دۆزی ژناندا. لە ساڵی 1920 زاینیدا دەڵێت چینی کرێکار ناتوانێت ئازادی بهێنێتە دی بێ ئازادکردنی تەواوی ژنان. لە هەمان کاتدا لەو باوەڕەدا بوو کە بە ڕوودانی شۆڕشی سۆسیالیستی مەسەلەی یەکسانی ژن وە بە ئاسانی نایەتەدی لەبەرەوەی تەمەنی بنەما و ڕیشەی ئەو چەوسانەوەیە چەندان سەدەیە. هە لە سەرەتای شۆڕشی ڕووسیا کۆمەڵێ بڕیار و هەنگاوی گرنگ نرا بە مەبەستی هێنانەدی یەکسانی هەردوو ڕەگەزەکە لە کۆمەلگادا. لەوانە مافی دەنگدان، مافی جیابوونەوە و پەیوەندیەکی ئازادانەی نێوان ژن و مێرد، یەکسانی لە کرێ و ماف لە بواری کارکردندا، ژن و مێرد هەمان مافیان لە خێزاندا هەبێت، گیانەکردنەوەی منداڵی شەرعی و ناشەرعی، منداڵ لە باربردن ڕێگە پێدرا، خوێندنی تێکەڵ و هەموو بوارەکانی خوێندن بۆ ژنان کرایەوە، ڕێگەگرتن لە لەشفرۆشی. ئەمانە و چەندان بڕیاری تر دەرکرا، بەڵام هەروەک لەنین دەڵێت یەکسانی لە یاسادا مانای یەکسانی نییە لە ژیاندا، بۆیە دەبێت ژنە کرێکار هەمان مافی کرێکاری پیاوی هەبێت، نەک تەنیا لە بەردەم یاسا بەڵکو لە بواری ژیاندا. بۆیە دەبێت ژنان بەشداریەکی کاریگەریان هەبێت لە بەڕێوەبردنی دام و دەستگە گشتیەکان و لە سەرکردایەتی دەوڵەت. ژنان زوو فێری کاری بەڕێوەبردن دەبن و دەگەنە ئاستی پیاوان. بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارانە پێویستی بە خەباتی هەموو جۆرە هەبوو لە هەموو بوارەکانی ژیاندا.
یەکێ لەو لایەنانەی کە سەرنجی لێنینی ڕاکێشا مەسەلەی کۆیلایەتی ماڵەوەی ژنان بوو. لە زۆربەی باس و وتارەکانیدا ئاماژەی پێدەدا. لە گفتوگۆیەکی لەگەڵ کلارا زەتکین دەڵێت کاری بچووکی ماڵەوە ئەرکی سەرشانیان قورس دەکات و دەیان خنچێنێ، دەیان چەوسێنێتەوە، دەبەسرێنەوە بە مطبەخ و هەموو تواناکانیان بەکارێکی نابەرهەمهێنەرەوە بەکاردەهێن. دیارە کاری بێکرێی ژن لە چوارچێوەی خێزان نەک تەنیا قورسای یەک بوو لەسەر شانی ژن، بەڵکو ڕێگر بوو لە بەردەم پێشکەوتن و بەشداری ژن لە هەموو بوارەکانی ژیاندا. بۆکردنەوەی دەواازەیەک لە بەردەم ژناندا هەر لە سەرەتای شۆڕشەوە گەلێ هەنگاوی زۆر نرا، لەوانە کردنەوەی دایەنگە و باخچەی ساوایان، تەنانەت لە ناو خودی کارگەدا دایەنگە کرایەوە و بوار بە ژنەکرێککارەکان دەدرا کە بچن شیربە منداڵەکانیان بدەن. کردنەوەی چێشخانە لە هەموو شوێنەکانی کار، کردنەوەی شوێنی تایبەتی بۆ جل شۆردن، گرنگیدان بە پیشەسازی و ئامێرانەی کە ئەرکی بەڕێوەبرنی کاری ناوباڵ کەم دەکاتەوە، وەگامێری قاپشۆردن و جلشۆردن و هیتر، پشووی دایکایەتی پێش منداڵبوون و پاش منداڵبوون بە هەمان موچە. بەڵام گەلێ گرفت هاتە ڕێگای جێبەجێکردنی زۆر لەم بڕیارانە و گەلێ لەمپەریان بۆ بەدیهێنانی یەکسانی نێوان هەردوو ڕەگەزەکە لە خێزاندا دروست دەکرد. ترۆتسکی لە ساڵی 1920دا دەڵێت بەدیهێنانی یەکسانی نێوان ژن و مێرد لە خێزاندا بە گرفتێکی سەخت دادەنرێت، دەبێت شۆڕشێک لە دابوونەریتی خێزاندا ڕووبدات تا ئەو یەکسانیە بێتە دی. هەتاکو ئێستا ئەوەی ڕوونا تا یەکسانی کردەیی لە نێوان ژن و مێرد بەمانە ئاساییەکەی و لە بارودۆخی ژیاندا ڕوونەنات، ناتوانین باز لە یەکسانی لە بواری کاری کۆمەڵایەتی و تەنانەت لە سیاسەتدا بکەین. هەر لە سەرەتای شۆڕشەوە گەلێک کۆڕ و کۆبوونەوە بە ژنان و پیاوانی کرێکار و جوتیار دەکرا بە مەبەستی هۆشیارکردنەوەیان لە گرنگی یەکسانی نێوان هەردوو ڕەگەزەکە لە کۆمەلگادا. ئینسا ئارماند و ئەلەکساندرا کۆلۆنتای ڕۆڵی گەورەیان بینی لە کۆڕ و سیمینار بەستندا. کۆلۆنتای لە ساڵی 1970دا لە کۆنگرەی نەقابەی کرێکارانی سەرجەمی ڕۆسیا داوا لە کرێکارە پیاوەکان دەکات خەبات کەن بۆ یەکسانی کرێی ژن و پیاوی کرێکار و دەڵێت کرێکارێکی هۆشیار دەبێت لەوە بگات نرخی کاری کرێکاری پیاو لەسەر نرخی کاری کرێکاری ژنان وەستاوە، لە ڕێگەی هەڕەشەکردنەوە لە کە ژنان جێگەی پیاوان دەگرنەوە بە کرێیەکی کەمتر، سەرمایەدار بەو بیانوە فشار بەکاردەهێنێت بۆ کەمکردنەوەی کرێی پیاو. تێنەگەیشتن لەم مەسەلەیە مرۆڤ دەگەیەنێتە ئەو سەرنجامەی کە ئەم مەسەلەیە تەنیا مەسەلەی ژنە. یەکێ لەو بابەتانەی زۆر بە گەرمی گفتوگۆی لەسەر دەکرا ئازادی سێکسی بوو. بۆلشویکەکان لەو باوەڕەدا بوون ئەو پەیوەندیانە دەبێت لەسەر بنەمای هەڵبژاردن، ڕێکەوتن، گونجاندن و خۆشەویستی هەردوو لابێت. ئازادانە یەکتر هەڵبژێرن و ئازادانەش لێک جیا ببنەوە. دەیان بواری خزمەتگوزاریان کردەوە بۆ کەمکردنەوەی ئەرکی خێزان تا ئەندامانی خێزان کاتیان هەبێت بۆ یەکتر. لە کاتێکدا یاسای سەردەمی قەیسەر دەڵێت پێویستە لەسەر ژن ڕێزی مێردەکەی بگرێت بەو پێیەی سەرۆکی خێزانە، بە خۆشەویستی و ڕێزەوە هەڵسو کەوتی لەگەڵ بکات، گوێڕایەڵی مطلق بێت و ستایشی بکات بۆ پێی کە ژنی ئەو پیاوەیە. لێرەوە دەبینین ژنان تەنیا لەبەر خاتری پیاو لە پێناو پیاودا بوونی هەبووە. ئەم جۆرە بۆچوونانە چەندان ساڵ بوو نەوە دوایەوەیان پێگۆش دەکرد. کارکردن لە پێناو تواننەوەی ئەم بۆچوونانە بوو بەکاری ڕێکخراوە حیزبیەکان. لە بەرنامەی حیزبی کۆمۆنیستی لە ساڵی 1990 ئاماژە بەوە دەکات ئەرکی ئێستای حیزب بە پلەی یەکەم کارکردنە لە بواری فکری و فێربووندا لە پێناو پوچەڵکردنەوەی پاشماوەی فکری دواکەوتووی و چەوسانەوە، بە تایبەتی لە نێوان توێژی دواکەوتوی پرۆلیتاریا و جوتیارەکاندا. ئەو کارەش خۆی تەنیا لە یەکسانیەکی ڕووکەشی ژناندا نابینێتەوە. حیزب لە پێناوی ئازادی ژنان لە قورسایی مادی کاری ناوماڵ تێدەکۆشێت، ئەویش لە ڕێگەی بوونی خانوبەرە و چێشتخانەی گشتی و شوێنی جلشۆردن و باخچەی منداڵان و هیتر. تروتسکی یەکێک بوو لە لایەنگیرە
سەرسەختەکانی یەکسانی ژن لە سایه شۆڕشدا پێداگری دەکرد لەسەر بەشداری ژن لە کایەی ئابووری و سیاسی و ڕۆشنبیری. یەکێ لەو بابەتانەی گرنگیان پێدا قەدەغەکردنی لەشفرۆشی ژنان بوو کە لە ماوەی جەنگدا لەبەر نەداری و بێکاری تەشەنەی کرد بوو. لەشفرۆشی ژنان جۆرێکە لە چەوساندنەوەی ڕەگەزی ژنان. ژن لە سایەی سیستەمی سەرمایەداریدا ناچار دەبێت جەستەی خۆی وەک کاڵایەک بۆ پارە پەیداکردن بەکاربهێنێت. ترۆتسکی لەم بارەوە دەڵێت تێکشکانێکی تەواوی ژنانە لە بەرژەوەندی ئەو پیاوانەی دەتوانن پارە بدەن. هۆیەکانی سەرنەکەوتنی بڕیارەکانی شۆڕش لە مەڕدۆزی ژنان. ڕووسیا وڵاتێک بوو هەموو سیماکانی سەردەمی فیۆداڵیزمی چ لە ڕووی ژێرخان و سەرخانی کۆمەڵدا تێدا بەرجەستە بوو. پیشەسازی لە قۆناغی گەشە سەندندا بوو، بۆیە هەموو سێکتەر و دام و دەستگاکانی بەڕێوەبردنی دەوڵەتی ڕووسیای قەیسەر گوزارەی لە بیر و بۆچوون و هزری دواکەوتووی قۆناغی فیۆداڵیزم دەکردەوە. ژمارەیەکی زۆری ژنان نەخوێندەوار بوون و بواری خوێندن و گەشەی فکریان نەبوو جگە لە ژنانی خاوەن مڵک و بۆرژوازیەکان. بۆیە سەرکەوتنی ئەو دەستکەوتانە پێویستی بەکاری فکری و ڕۆشنگەری هەبوو لە نێوان ژنان و پیاواندا. تەنانەت توێژێکی ژنان پشتگیری هەندێک لەو یاسانەیان نەدەکرد کە لە پێناو گەڕانەوەی پێگە و شکۆی ژن بوو وەک مرۆڤێکی خاوەن ماف لە کۆمەڵگەدا. لە ئەنجامی بوونی بەهێزی هزری چەقبەستووی کۆنەپەرستیدا زۆر جار ژنانی خەباتگێر و شۆڕژێر ڕوبەڕووی دوژمنایەتی شکاندنەوە و تۆمەت دەبوونەوە. یەکێ لەوانە ئەلەکساندرا کۆلۆنتای بوو. بۆ دابینکردنی هەموو ئەو بڕیار و هەنگاوانە پێویستی بە توانە و ئاستێکی بەرزی ئابووری بوو. ئەو کاتەش پاش جەنگی جیهانی یەکەم و دەسەڵاتی قەیسەر ڕووسیا لە ڕووی ئابووریەوە تێکشکا بوو. هۆشیاری چینایەتی کرێکاران و جوتیاران هێندە قوڵ نەبوو لە گرنگی چەسپاندنی یەکسانی ڕەگەزی تێبگەن و وەک کۆڵەکەیەکی ئامانج و بە ئەرکێکی چینایەتی خۆیانی بزانن. کارکردن بۆ نەهێشتنی تونند و تیژی دەرهەق بە ژنان هێندە گرنگی پێ نەدرا بوو، بۆیە هەتا ڕووخاندنی ئەو سیستەمە پاش پرسترۆیکە دیاردەیەکی زەخی کۆمەڵایەتی بوو. پاش پرسترۆیکەش زیاتر تەشەنەی کرد. لەگەڵ ئەوەی بواری ژن و کارکردن لە هەموو کایەکاندا لە بەردەم ژن واڵا بوو، بەڵام گەلێ ڕێگر لە بەردەم ژناندا دروست بوو تا شوێن و پێگەی گونجاو لە حزب و سێکتەر و دام و دەستگاکانی حکوومەت وەربگرن. یەکێتر لە هۆکارەکانی پاشەکشەی دواکەوتوانەی ستالین لە دەستکەوتەکانی شۆڕشی بۆلشویکی بەهێزترین چەپۆک بوو درا لە دۆزی ژن. لەوانە لە باربردنی منداڵ قەدەغە کرا، جیابوونەوەی ژن و مرد گەلێ سەخت کرا. سزای جیابوونەوە 1000 ڕۆبڵ بوو. کاتی کردنەوەی دایەنگە و باخچەی منداڵان کورت کرایەوە. ژنانی لەشفرۆشیان دەگرت. لە کاتێکدا کرێکارەکانیان ئازاد بوون. لە قوتابخانەکان وانە بە کیژان دەوترایەوە کە چۆن ڕۆڵی خۆیان وەک دایک و کەیبانووی ماڵ ببینن. ئەم پاشەکشەیەش دەربڕی بیری پاشکەوتووی باوک سالاری ستالین بوو. لە هەمان کاتدا ستالین بەم هەڵوێستەی هەروەک زۆر هەڵوێستی سیاسی سەلماندی تۆسقاڵێ لە مەسلەی مارکسیزم و لێنینیزم نەگەیشتووە. لە ساڵی 1953 دوای مردنی ستالین گەلێ لەو چاکسازیانە زیندوو کرانەوە. لەگەڵەوەشدا ژنان توانیان لە زۆر بواردا ڕۆڵی شایستە و گرنگیان هەبێت. بەڕای من سەردەمی لێنین و ترۆتسکی سەردەمی زێڕینی یەکسانی جەندەری بوو لە مێژوودا.